سەرۆک ئۆبامە دەڵێت لوتکەیەکە بووە و ئەنجامهێنانی ئاد و بەڵێنی گرنگ لەلایەن زیاتر لە 50 وڵاتەوە بۆ تۆکمەکردنی ئاسایشی ناوچی، بەڵام بە سووربوونی کۆمەڵە تەروریستیەکانی وەک داعش بۆ وەدەستێنانی کەرەستەی ناوچی کارەکەیان هێشتا زۆری ماوەتەوە بێت. تا ئێستا هیچ کۆمەڵێکی تێرۆریستی سەرکەوتوو نەبووە لە وەدەستێنانی بۆمبی ناوکی. جا کارەکەمان لێرەدا یارمەتی دەردەبێت بۆ دڵنیاکردنی ئەوەی کە ئێمە هەموو شتێک دەکەین بۆ ڕێگرتن لە وەدەستێنانی ئەو چەکە. پەلامارە تەرۆریستیەکان لە بەلجیکا و بێرهێنانەوەیەکی ئەو مەترسیەیە. لێکۆڵەران دەڵێن پەلاماردەرەکان چاودێری دەستگاکانی وزەی ناوچی و کارمەندەکانیان کردبوو. و بێرهێنانەوەیەکی دیکە ئۆتۆمبیلێکی بۆمب ڕێژکرا بوو ڕۆژی پێنجشەممە لە تورکیا. لەو دەمەی کە داعش لە سووریا و عێراق تەنگەتاو دەکرێت ئێمە پێشبینی ئەوە بکەین کە داعش لە شوێنی دیکە کاری تێرۆریستی بکات، هەر وەک چۆن بەم دواییە و بە شێوەیەکی تراژیدی لە وڵاتانی وەک تورکیا و بڕۆکسل بینیمان. ئەمەش مانای ئەو هەستکردنیە بەو بەرپرسیارەتی کە پێشتر پیشانمان داوە بۆ لە ناوبردنی داعش لە عێراق و سووریا. هەروەها دەبێت تەوژمێک بە کۆششەکانمان بدەین بۆ ڕێگرتن لە پەلامار لە سەرانسەری جیهاندا. هێشتا شکۆشتی سپی دەڵێت لوتکەیەکە بۆ مایەی هەنگاونانی کۆنکرێتی بۆ باشتر زامنکردنی کەرەستەی ناوچی. 27 وڵات و ئینتەرپۆل لەسەر ئەوە ڕێککەوتن هەنگاوی پێویست بنێن بۆ ڕێگاگرتن لەوەی کە پێی دەڵێن هەڕەشەکانی ناوخۆ یا هەڕەشەکانی ئەو کەسایەتیانەی دەستیان بە کەرەستەکانی ناوچی و تچکدار دەگات. بەڵام تا ڕادەیەک ژمارەی کەم ئاد و بەڵێنیاندا کاری زیاتر بکەن لە بواری قاچاقکردن بە ناوچی. تاقیکردنەوەی ناوچی و مۆشەکە دوورهاوێژەکانی کۆریای باکووری تەوەری سەرەکی باسەکان بوو. ئۆباما و ڕێبەرانی ژاپۆن و کۆریای باشووری داوایان کرد بە شێوەیەکی تونتر گەماورەی نوێی نەتەوە یەکگرتوەکان داسەپێنرێن. سەرۆکی چین شی ژینگپینگ کۆک بوو لەسەر بتەوکردنی هاوکاری لەسەر هەڕەشەی ناوچی کۆریای باکووری. رووسیا کە وڵاتێکی سەرەکیە لە یاریەکەدا و بەشداری لوتکەیەکەی نەکرد دەڵێت پرۆسەکە ڕێڕێوی خۆی گرتووە. ئۆباما سەودا ناوچەکەی ئێرانی وەک نمونەیەکی سەرکەوتنی لوتکەیەکە باس کرد. هەنگاوی داهاتوو ئەوەیە درێژە بەو گوڕە بدەین و ئەو بەرەو پێشچوونە بەردەوام بێت بە ڕێگای ڕادەستکردنی ئەو ئەرکە بە ڕێکخراو نێونەتەوەیەکانی دیکە و بە تایبەتی ئاژانسی نێونەتەوەی وزەی ئەتۆمی و نەتەوەیە گرتوەکان و ڕێکخراوی دیکەش. هاوکاتی ئەوەی سەرۆک ئۆباما لە مانجی یەک ئۆفیس جێدەهێڵێت لوتکەیەکە کۆتایی هات بە ڕاگەیاندنی پشتیوانی بۆ کۆمەڵە نەتەوەیەکانی وەک ئینتەرپۆل و ڕێکخراوی نەتەوەیە گرتوەکان بۆ چاودێری ناوچی بۆ بەردەوامبوون لەسەر کاری ئاسایشی ناوچی. حیدەر کەریم، دەنگی ئەمریکا.